حکوومەتی چین بۆ مزگەوتی موسڵمانان دەڕوخێنێت. بەپێی راپۆرتێکی کەناڵی CNN ئەمریکی، دەسەڵاتدارانی حکوومەتی چین بە نیازی ڕوخاندنی مزگەوتێکە لە هەرێمی یۆنانی باشووری ڕۆژاوای ئەو وڵاتە. لە دوای ئەو هەنگاوی حکوومەتی چین، هەزاران موسڵمانی گوندێکی وڵاتە بۆ ڕێگریکردن لە ڕوخاندنی ئەو مزگەوتە لە دەوروبەری شوێنەکە کۆبوونەتەوە کە بە وتەی خۆیان حکوومەت نیازی وایە مناری مزگەوتەکە بڕوخێنێت. ئەم هەنگاوی حکوومەتی چین لە چوارچێوەی ئەو کەمپینەدا دێت کە شی جینگپینگی سەرۆکیە وڵاتە دەستی پێ کردووە کە بە سیاسەتی بەچینیکردنی ئاینەکانی ناوخۆی وڵات ناسراوە. بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری لە هەموو ئاینەکاندا بکرێت کە هاوتەری بن لەگەڵ کلتور و بیر و باوەڕی چین و حیزبی کۆمۆنیستی وڵاتە. لە ماوەی ڕابردوودا، حکوومەتی چین دەستی کردووە بە سڕینەوەی کلتوری ئیسلامی لە وڵاتەکەیدا. هەندێک ڤیدیۆ کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە دەری دەخات ژمارێکی زۆر لە هێزی ئەمنی چواردەوری مزگەوتەکەیان داوە و ژمارێکی زۆر شۆفڵ و بندۆزەر هێنراونەتە گوندەکە بە مەبەستی ڕوخاندنی مناری مزگەوتەکە. لە بەرامبەر ئەم هەنگاوی حکوومەتدا هەزاران موسڵمان گەیشتونەتە شوێنەکە بۆ پاراستنی مزگەوتەکە و لە ئاکامی پێکدادانی نێوان هێزەکانی پۆلیس و خەڵکی ناوچەکەوە چەندین کەس بریندار بوون و نزیکەی 30 موسڵمانیش دەستگیر کراون. بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندنی زیاتری خۆپیشاندانەکە، حکوومەت هەستاوە بە ڕاگررتنی هێڵی ئینتەرنێت لە هەرێمی یۆنە. یەکەم جار نییە خەڵکی هاوای کە کەمینەیەکی موسڵمانان لە چین ڕوبەڕووی هێزانیەکانی وڵاتە دەبنەوە. بە هەمان شێوە لە ساڵی 2018 هەزاران نوێژ خوێن لە ئەهرەمی نینجا بۆ ڕێگریکردن لە ڕوخاندنی مزگەوتێکی تازە دروستکرا و گرت بوونەوە. وڵاتی چین یەکێکە لە وڵاتە گەورەکانی جیهان، ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 1 ملیار و 400 ملیۆن کەسە، کاگاتە 1 لەسەر 6 جیهان. ڕێژەی موسڵمانان لە وڵاتە ڕوو لە زیادبوونە. حکوومەتی چینیش بۆ ڕێگریکردن لە زیادبوونی ڕێژەی موسڵمانان بڕیارێکی دەرکردووە کە ژنانی موسڵمان بۆیان نییە لە 2 مناڵ زیاتریان ببێت، ئەگەرنا تووشی سزا و لێپێچینەوە دەبن.